لە بەشی دیپلۆماسی پەیوەندی گشتیەکان هەوڵەدەین خوێندکاران ئامادە بکەین بۆ بەشی دیپلۆماسی وەروە بۆ بەشی پەیوەندی گشتیەکان لە بەشی دیپلۆماسی خوێندکاران ئامادەکرێن تاوەکو بتوانن ناو قوسوڵەخانەکانە ئیش بکەن وەروە لە ناو ڕێکخراوە نێودەوڵەتیەکانە ئەوەی کە ئامێنێتەوە لە بەشی پەیوەندی گشتیەکانە خوێندکاران ئامادەکرێن لە کۆمپانیا بەهێزەکانە وەروە لە کەرتی تایبەت و لە کەرتی گشتیشە ئیشەکەن. خۆشبەختانە ئێمە توانیمانە خوێندکارانمان ئەوانی کە تەخەڕوجیان کردووە ئیشان دەست بکەوێ و لە کەرتە جیاوازەکانەوە هەروەها لە دەرەوەی وڵاتیش زۆری خوێندکارانمان توانیوانە سکۆلارشیپی وڵاتانی ئیتالیا و پۆڵەندا و بەریتانیا بەدەستبێنن کە خۆشبەختانە ئێستا لە خوێندنی باڵای بەردەوامن. ولی ئێستا خوێندکاری ماستەرم لە زانکۆی پاڤیا لە ئیتالیا و سکۆلارشیپم پێ درراوە لەلایەن وەزارەتی خارجی ئیتالیاوە و لە ئێستادا زانکۆکەم ڕایسپاردوم بۆ ئەوەی ئینتەرنشیپەکەم جێبەجێ بکەم لە زانکۆی گەشتبێدانی مرۆیی. لە ئێستادا لە فامیلی مۆڵی سلێمانی بەڕێوەبەری بازاڕگەری فامیلی مۆڵم و خۆم بە خۆشبەخت دەزانم کە چانسی ئەوەم هەبووە هەڵگری ئەم بڕوانامەیە بم کە لە بازاری کاردا پڕبایە. سڵاتان لەبێ من شازین هێرشم دەرچووی دیپلۆماسی و پەیوەندی گشتەکانی زانکۆی گەشتبێدانی مرۆییم ئێستا من لە پەرلەمانی کەنەدا کار دەکەم. Currently, I am the general manager and the shareholder of this company. This company abbreviation stands for International Power Logistics Company.